سەرکردەکان هەیە و سەرگردەکان هەیە. پێغەمبەری خوا لەم دۆڵەیە بە دوای شاخ و بە دوای گردۆلکەیانە ئەگەڕا خۆی تیا بشارێتەوە. قیادەکە بە جەرگ بوو، قیادەکە خۆی لەناو جەرگەی شەڕا بوو، قیادەکە لەسەر میلەتی نەخوارد. میلەتەکەی بۆی چۆنە؟ میلەتەکەی چۆن دیفاعی لێکە؟ چۆن شەڕی لەسەرەکە؟ چۆن تەڵقی بۆ ئەشکێنێ؟ چۆن شەهیدی بۆ ئەدا؟ نەخێر ئالێرانەیە بە سوار باگیرێکەوە ڕناکات ئەفەرمێت من پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێغەمبەرەکەتان نابینن ترسنۆک بێ، واتە پێشەوە ئەبێ لە پێشەوەی جەنگ بێ، لە پێشەوە بێ قیادە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو شەخصیەتانە بوو کە دایما لە پێشی شەڕاستیە خستە پێشەوە. بڕای کوڕی عازب ئەفەرمێ لە کاتێکە چین بۆ حونەین، چین بۆ سەقیف، ئەفەرمێ ئێمە بەیانی زوو بوو لە مەکەوە بەڕێکەوتە بووین بۆ تائیف، ئەوە ئەڕۆیشتین بێخەم بچین تائیفی ڕزگارکەین. ئاگامان لە خۆمان نییە کەوتینە ناو بینی دوو شاخەوە، دووڕیانێ بۆ ڕێگەیە بوو ئیلا ئەبوایە بۆ ڕێگەیە، ئێمەش بێخەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر باگیرێ بوو، باگیر بەغل توانای ڕایکردنی نییە، توانای خۆشاردنەوەی نییە. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێشەوە بوو، سەحابەکان بە دەوریا وەختێکمان زانی بەو بەیانیە ئاگامان لێ نییە کەمینیان بۆ داناوین، هەرچووینە بینی دوو شاخەوە وەکو چۆن کول لە ئەبارێ ئاوا تیرباری بەسەرمانە. خەڵکی تائیفیش هەر هەمووی دەستڕەقاس و خەڵکێکی قەناز بوون. فەرمێ وەختێکمان زانی تیربارانیان کردین نەتەزانی تیر لەکوێوە بۆ دێ. هەرچی سەحابە بوو لە نزیکی پێغەمبەری خوا ڕای کرد چەند کەسێکی کەمی بەدەستەوە مایەوە. ئەبوو سوفیان ئەڵێ دابەزیم لە تاوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاوی باگیرەکەی داتووە پێشەوە، سەحابە هەموو ڕایە کرد، پێغەمبەری خوا چووە پێشەوە بۆ ناو شیشەکە. فەرمێ ئاوا حەسریان کردین، هەر چوار دەورمان گیرا. فەرمێ منیش ئالەو کاتەیە جڵەوی حشتەکەم کرد، جڵەوی بەغڵەکەم گرتبوو نەمەهێشت. پێغەمبەری خوا لەوە زیاتر ئیقدامکانەوە باش شتێکی لێبێ. خەڵکی قیادی لەم کاتەیە خۆی شارێتەوە. ترسنۆک سەری خۆی کزەکە با کەس نەیناسێ، بە حیمایەکانە لە چوار دەورم بن، سیارە درعەکەم بۆ بێنن. فەرمێ پێغەمبەری خوا پڕتاوێیات. ئەوەمان بەغیرەت بوایە لە پشتی پێغەمبەری خوایە خۆی شاردەوە، ئەوەمان بەغیرەت بوایە لە دەوری پێغەمبەری خواوە ئەمایەوە صلی الله علیه وسلم. إنجاي فرموم أنا النبي لا كذب، أنا ابن عبد المطلب. من في خنبرم دروناكم من كري عبد المطلب لنا أوجش منها حوالي كده من في خنبرم أجر كثير كان هي بومني بهاويجن من أوم من أوسلم كبدوايا قرين الله سرك أبي آوابي قيادة أبي آوابي. أما في خنبري إخوة صلى الله عليه وسلم شانا زيبا سەرکردایەتیەوە کات لەبەرەوە سەرکردەکان هەیە و سەرگردەکان هەیە. پێغەمبەری خوا لەم دۆڵەیە بە دوای شاخ و بە دوای گردۆلکەیانە ئەگەڕا خۆی تیا بشارێتەوە. نەخێر ئالێرانەیە بە سوار باگیرێکەوە ڕناکات ئەفەرمێت من پێغەمبەرم. ئەبوو سوفیان ئەڵێ وەڵڵاهی وتم ئەم جەیشەوە شکاوە هەتا بەحری ئەحمەر ناوەستێتەوە. پێغەمبەری خوا فەرمی ئەدی عەباس ئەدی بانگێکم بۆ بکە. فەرمێ بانگی کرد فەرمی جەماعەتی ئەنسار، کورە جەماعەتی مهاجرین، کورە جەماعەتی ئەصحابی شەجەرە، کورە وەرن پێغەمبەری خوا لە پێشەوەی وەرنەوە. ئەفەرمێ ئەسپ و حوشترەکان لەگەڵیانە نەهاتنەوە، بارەکانیان دا ئەگەر توایان کرد بە کۆڵی خۆیانە ڕێیان نەکردو بەلای پێغەمبەرەکەیان صلی الله علیه وسلم. قیادەکە بە جەرگ بوو، قیادەکە خۆی لە ناو جەرگەی شەڕا بوو، قیادەکە لەسەر میلەتی نەخوارد. میلەتەکەی بۆی چۆنە؟ میلەتەکەی چۆن دیفاعی لێکە؟ چۆن شەڕی لەسەرەکە؟ چۆن تەڵقی بۆ ئەشکێنێ؟ چۆن شەهیدی بۆ ئەدا؟ ئەگەر میلەتی لە پشت بوو ناکەویت، ئەگەر میلەتی شوو لە جیهەتێکی بەرزتر شکاتی لێ کردیت ئەو کاتە ئیستیحالەی خۆ بەدەستی خۆ بنووسە. بزانە دۆڕاوی کە نەوتوانیوە پێشەنگی و پێشەوایەتی میلەتەکەی خۆ بکەیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
ئەم دوو سفەتە جوانە پێغەمبەری سەرکردە پێغەمبەری بەغیرەت فەرموون نابینن من ترسنۆک بم، سنگی لە پێشی هەمویانەوە بوو.